بناوی خوای بەخشندەی میهرەبان حەمد و سەنا و سوپاس و ستایشی بێپایان بۆ خوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر ڕەسوولی خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانیان تا کۆتا زەمان. میوانەکانی ماڵی خوا، خوشک و برا بەڕێزەکانم، سەلامی خوا لە هەموو لایەکتان بێ. بەردەوامین لەسەر شەرحکردنی کتێبمان هەڵبژاردنی 222 گەوهەر و مرواری لە فەرمودەکانی هەردوو پێشەوە موسلیم و بوخاری، گەشتونەتە حەدیثی فەرمودەی ژمارە 189. ناونیشانی فەرمودەکە جۆرەکانی شەهیدی. دیارە شەهیدی لە ئیسلامە تەنها ئەو کەسانە نین کە لە پێناو خوایە ئەکوژرێن، جگە لەوە خەڵکانێکی تریش هەن بە شەهید حەسابەکرێن. عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم الشهداء 5 شهيد كان بينجن: المطعون والمبطون والغريق وصاحب الهدم والشهيد في سبيل الله. إمام بخاري جمارة 653 وإمام مسلم جمارة 1914 أم فرمايشت أجرنوا شهيد كان بينجن رسول الله أفرمي صلى الله عليه وسلم أوي بنخوشي وببتاي طاعون وعتاوكو كورونا وأمانة تيابتشيت، أوي بسكشون بسك إيشة تيابتشيت وكو سرطان قرحي معدة أو جورا نخوشيانا، أوي بخن كيت لآوا يا دوكل وأمانة بيخن كيني، أوي شتيك بسريا بروخي بو نمونا ديواريك بسريا بروخي بو أونا خانيك بسريا بروخي لكاتي بو ملرزو أوانيها بو نمونا سياريك أجر توشي قلوبونا وورقران به بو نمونا دو سيارة بدا ليكتري. وهروها شهيد لبيناو خوا أويك لبيناوي خوايا لبيناوي ديني خوايا لبيناوي أويك مسلمانان إسراحت بن لبيناوي حقي شرعي خوي لبيناوي ولاتي خوي لبيناوي مالكي خويا لبيناوي باري خويا شهيد ببي أمانة هر هميان بيان أو تري شهيد، أمانة هر هميان بيان أو تري شهيد. خوش بسكانم فرمودي جمارة 190 ناو نشانكي هر كسيك لسر بارو مالي خوي بكجريت شهيدة، هر كسيك لسر مالو باري خوي بكجريت شهيدة. طبعا من مالا بچككا مالا قوركش نشتمانا مالا قوركش نشتمانا كتا اگر لبيناوي نشتمانكي خوتا ظالم يكهات ولاتك داگيركا ظالم يكهات ولاتك داگيركا با ظالمك مسلمانيش به جاري وايا ظالمك مسلمانه ديت عدالتوكا مالك داگيركا تو اگر دفاع لمالكي خود بكي اگر بيكوجي خويني نيه كابرا اگر بتكوجي بيكوجي خويني نيه يعني باري نادي چونك كابرا مستحقي كشتنا اگر بيشت كوجي شهيدي اگر بيشت كوجي شهيدي. عن عبد الله بن عمرو بن عاص، عبد الله بن عمرو بن عاص صحابي خوي باوكشي رضي الله عنهما قال قال رسول الله صلى الله عليه وسلم من قتل دون ماله فهو شهيد. إمام بخاري جمارة 2408 أم حديثة أجرنتوا وإمام مسلم لجمارة 141 أم حديثة أجرنوا كوا بيغمر إخوة أفرمي هر كسيك لسر پارو ماری خوی بکجره شهیده. صحابه کوتی ای پیغمبری خوا من اگر کابرای کات سر مالکم اگر دفاع بکم کشتم چیه؟ فرموی خوینی به هدر شو تواو مستحقی کشتنه. ای فرموی اگر او منی کشت فرموی تو شهیدی، اگر او توی کشت تو شهیدی. بلان باو مرجع کابرا شهیده اگر کابرا باوری بخواه به کابرايك اگر باوري بخوا نبي باوري بدين اسلام نبي باوري بقران نبي لسر خاكو نجتماني خوش بكوج شهيد بي يتربي اما او بزانين كوا شهيدي بو كسيك كمسلمان به غيري مسلمان شهيدي برنامجي خويتي غيري مسلمان شهيدي برنامجي خويتي كابرا شهيدي هر فكريك هر بوچوني كما دام شهيدي اسلام ني وتري ما الى كمان لونيه كيفي خويتي كابرا لبيناوي برنامجي خويا اكوجريو يتربو خوي بحر بي بلين شهيد لا اما وكو مسلمان شهيد ني ولا شتي بهشتوا بلام اوي لبيناوي خويا كابرا مسلمانه يعني شي لبيناوي خويا كاتي مالين لبيناوي خوا مقصد اوي كوا عدالتي خوا برنامج خوا
شریعەتی خوا بپارێزێ بەچی ئەپارێزرێ بەوەی خاک و نیشتمانەکەی پارێزراو بێ من ئێستا ئەگەر لە نیشتمانەکەمە ئازاد نەبم چۆن خوا بپەرستم ئەگەر زاڵمێک وستەمکارێ بێ وڵاتەکەم داگیر کە دەربەدەرم کە زەلیلم کە نێلێ بە زمانی خۆم قسە بکەم تعدام لێ بکە ناموسم هەتک بکە خاوەنی هیچ نەبم لە بەرامبەری یعنی بەڕاستی ئەوە ئەگەر لە پێناوی ئەوەیە ئەو حەقانە و مافانت دەستکەوێ تو ئەمە لە پێناوی خوایە ئەمە لە پێناوی عەدالەتایە ئەمە بۆ ئەوەیە کە عەدالەتی خوای بەرپا بێ لەسەر زەوێ بۆیە شەهیدە ئەو کەسە فرمودەی ژمارە 191 بەزەی هاتنەوە بە هەژاران و کەمدەسانە عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال إذا أتى أحدكم خادمه بطعامه فإن لم يجلس معه فليناوله لقمة أو لقمتين أو أكلتين فإنه ولي علاجه رواه البخاري 2557 ومسلمش 1663 رسول الله أفرمي صلى الله عليه وسلم أجر كسيكتان خزمتكاركي خواردني بهنا خزمتكارك تي خواردنت بو دروسك على مالوا يان هر كسيكي تر جگە لە خزمەتکار بۆیە باسەکرێت چونکە خەڵک خزمەتکار بە بچووک ئەزانێ بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی خزمەتکارەکە ئەگینا ئەگەر خێزانەکەت خواردنێکی بۆ دروست کردی ئەگەر کچەکەت خواردنێکی بۆ دروست کردی ئەگەر کوڕەکەت خواردنێکی بۆ دروست کردی ئەگەر هەر کەسێکی تر خواردنێکی بۆ دروست کردی پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه و سلم ئەگەر دانشت لەگەڵ خۆتا داینە با لەگەڵ تا بخوا ئینسان متەکەبیر نەبێ إنسان في الزل نبي خواهي تعالى خوشي بمتكبرين نايتوا خواهي تعالى خوشي بو كسانا نايتوا كفيز ينزل كتكبر أكن خواهي تعالى أو كساني خوش بي كخاكين كسادن بو هيج كبر ندقري بعدان شي لقلتا نان بخوا أيش مروفيك وكو تو أقر هر داننش هيج نبي ما يلهلسي إلاتي كيدوان بخوا لقلتا چونك أو بو تو يدروس كردوا لو نفسي لنا بي إنساني مسلمان أبي الرحمي هبي أبي بزي هبي بوي الرسول إخوة فيرمان أكا إما أبي برامبر بفقير هجار كان ببزي بين خوش بسكان إما أقر بزي من بفقير هجار نيتوا بالراسي مسلمان نيمان بالراسي يعني الرحم لظلمان نماوا خوات في غمري خواه أفرمي من شيم كم لقل كسانك خواه الرحمي لنا وضلي عندر كردوا بوي أبي خاون بزي بين يمن فرمودەی ژمارە 192 پاداشتی چاوپۆشیکردن لە نەدار و کەمدەسان یعنی خەڵکانێکن نەدارن کەمدەسن قەرزارن بە تایبەت لە زروفێکی وەکو ئێستا ئیش نییە کاسبی نییە ئایا ئێستا ئەگەر کەسێک هەبێ دەوڵەمەند بێ و دەستی بڕوا و مارکێتێکی باشی هەبێ و یا کۆمپانیایەکی هەبێ و یا معمەلێکی هەبێ قەرز بە خەڵک بدا چاوپۆشی بکە براسي كاركي زور مباركي كردوا عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال كان رجل يداين الناس وكان يقول لفتاه إذا أتيت معسرا فتجاوز عنه لعل الله أن يتجاوز عنا فلقي الله فتجاوز عنه متفق عليه إمام بخاري 3408 إمام مسلم 1562 رسول الله أفرمي كابرايا كبوا حتى رواياتها تو كابرايا تاوانبار بوا يعني كابرايا قناحي شي هبوا كبائري شي كردوا بلام أم كابرايا بشاقردكاني أيود كاتي أيود تشتدن بخل چاو پوشي لهجاركان بكن چاو پوشي لنداركان بكن بقرز شتيان بنيه أقريش نان بو عفيان كلا بر خاطر خواه بلکو خوای پروردگار عفومان بکا پیغمبر صلی الله علیه وسلم فرمی لقل اوهم توانای که هیب ولا روزی قیامت اگات خوای تعالی فرمی من تو توانید لسر اوهم توانو چاوپۆشی بکەی لە عەبدەکانی من دەی منیش ئەمڕۆ چاوپۆشیت لێکەم و لێت خۆشە بم الله ئەکبەر لەم نیعمەتە ئێمە گشتمان گوناحبارین گشتمان تاوانبارین عەزیزەکانم هەر یەکێ بەش بە حاڵی خۆی غەیبەتمان هەیە گوناحمان هەیە تاوانمان ئەنواع و ئەشکال گوناحمان هەیە چەند پێویستمان بەوە هەیە خوا بفەرمێ تۆ
تۆ بەزەیت هاتۆ بە بەندەکانما چاوپۆشیت لێکردن من چۆن چاوپۆشی لە تۆ ناکەم. ئەوەش بەچی ئەکرێ؟ بەو پارە ئەکرێ کە خوا دایناوە خۆی داوێتێتەوە بۆ ئەوەی بەهەشتی پێ بکڕی. پارە بۆ بەهەشتکردی نەخۆشەویستەکانم، پارە بۆ ئەوە نییە جەهەنم بۆ خۆت بکڕی پێی. پارە چی سوودێکی هەیە ئەگەر تۆ بەهەشتی پێ نەکڕی، ئەگەر تۆ تێرسکی خۆت نانی پێ نەخۆی، ئەگەر تۆ خزمەتی ژن و مناڵەکانتی پێ نەکەی. پارە چی سوودێکی هەیە ئەگەر تۆ مناڵەکانت بناڵێنن ژنەکەت پێویستی پێ بێ تۆ ڕەزیلی بکەی بەرامبەری، خزمەکانت، کوڕەکەت، کچەکەت. یعنی هەنێ کەسەیە ئەڕوا کوڕەکەی ژنیشی هێناوە جای شۆ بۆتەوە ئەڕوا شتی بۆ ئەسێنێ هەدیەی بۆ ئەکڕێ، بەڵام کچەکەی سبحان الله شووی کردووە خەو کچ و کوڕ فەرقی چیە لە ئیسلامە؟ سەیرەکەی بۆ کچەکەی وان نییە. بڕۆم بۆ زاوا بیکەم، ئەی بیر لەوە ناکاتەوە کوڕەکەیشی ژنێکی تری خواستەوە هەر غەریبە ئەویش هەر فەرقی چیە؟ سبحان الله سەی ئەم نەفس نزمیە کە لە هەنێ کەسە هەیە. فەرقی کوڕ و کچ چییە؟ ئەبێ تو هەتە باوکی ئەبێ چاوت لە کچ و کوڕت بێ، ئەبێ چاوت لە باوکو دایکی خۆت بێ، ئەبێ چاوت لە براکانت بێ، لە خوشکانت بێ. خەڵکەیە زۆر دەوڵەمەنە براکەی سوالەکە، خەڵک زەکاتی پێدا، والله عیبە، والله عیبە تۆ یعنی هەت بێ و برایەکت احتیاج بێ و مەویست بێ. الله ئەکبەر نازانم ئێمە چین ئێمە زۆر عەجیبە. نابێ وابین خۆشەویستەکانم، نابێ وابین. پارە بۆ ئەوەیە کە تۆ قیامەتی پێ بکڕی. ئەمجا دراوسێت هەیە محتاجە، خەڵکێکە نەخۆشە مەسەلەن بۆ نمونە پارە کۆکرێتەوە بۆ خەڵکێکە پێویست ئەمرێ ئەگەر ئەمرێ ماڵ و مناڵ یەتیم ئەکەون ئەگەر یارمەتی نەدەین بە هاوکاری بکەین. ماڵەکەی خوا ئەم ماڵی خوا ئێمە 6 دانە ساڵە 7 دانە ساڵە دێین نوێژ لەیرە ئەکەین. الحەمدولله ئێستا هیچ پێویستیەکی نییە لە خوا بە زیاد بێ، یعنی قەزدم نوقسانیەک ئەوە تا سبلێتە ئیشەکە دانیشتوین نەگەر مامانە نەسەر مامانە لە خوا بە زیاد بێ لەم ماڵە خواپەرستیەکەین لەوانەیە ئەم خواپەرستیە بمانەوەتە بەهەشتەوە. حەیف نییە ڕەزیلی بەرامبەر ماڵی خوا بکەی کە پێویستی پێ بوو تۆ هیمەتی بۆ نەکەی. من زۆر جار نمونەیەکم هێناوە تۆ زۆر جار ئەهێنمەوە، ئەڵێم زەکات و خێر وەکو ئەوایە تۆ کوڕێکت هەیە ئەڕۆی بۆ ماڵیان بۆ سەردانیان، کوڕێکت هەیە ئەڕۆی بۆ ماڵیان بۆ سەردانیان، ژنی هێناوە جیابۆتەوە لەگەڵ خۆت دەست خۆتا 2 کیلۆ سێو ئەبەی دەستێو ئەبەی لەگەڵ خۆتا بۆ ماڵیان عەلاگەیە. کە دانیشتن و دەمەتەقێ و ئەمانە ئەڵێ کوڕم بڕۆ ئەو سێوانە بشۆرە بیخەرە سەر سینیەک، ئەی شۆرێت و خاتە سەر سینیەک، ئەی هێنێت ئەڵێ چەقۆیەکم بۆ بێرە چەقۆیەکت بۆ دێنێ، ئەڵێ کوڕم ئەوە سێوێ بۆ ئێوە، ئەوە 2 بۆ ئێوە، ئەوە 3 بۆ ئێوە، ئەوە 4 بۆ ئێوە، ئەوە 5 بۆ ئێوە، ئەوە 9 بۆ ئێوە. نۆی ئەگەڕێنین تۆ بۆیان، یەکێک لە سێوەکان هەڵەگری ئەیکەیتە 4 لە تۆ، ئەڵێ ئەوە لە تێکی تر و 2 3 ئەویش هەر بۆ ئێوە، یەک لە تێ خەیتە دەمت ماڵم گشتی پێیان ناخۆشە تۆ لەتێک لەو سێوە ئەخەیتە دەم خۆت کە خۆت هێناوتە، 10 سێوت هێناوە یەک سێویان لەتێکت لێکە خێتە دەمت پێیان ناخۆشە. طبعا ئەوە کەسێک ئەگەر کوڕەکەی وابێ یان بووکەکەی وابێ حەقی چییە؟ خوا ئەو هەموو سەروەت و سامانەی بە تۆ داوە، ئەڵێ لە چ لایەک هی خۆمە دامەتە تۆ لە چ لایەکی بگێڕێنەوە بۆ خۆم، یعنی کە ئەیگەڕێنەوە بۆ خۆت خۆ مەقسەد نییە خۆ بیدەیتە خوا، نا بیدە بە عەبدەکانی من داتە بەخوا. لەوانەیە ئەو عەبدە پێ تۆ پێ ئەدەی زەکاتەکەتی پێدەی احتیمالی برای خۆت بێ، احتیمال ئامۆزات بێ، احتیمالێ خزمێکی نزیکت بێ، زاوایەکت بێ، تۆ خزمایەتیشی پێوە ئەەکەی. لەگەڵ ئەوەیشە هەنێ کەسێژە من ئەم هەموو پارە بدەمە فەقیر و هەژار، لە چ لایەک پێی ناخۆشە بیدە. لا حول ولا قوة إلا بالله. نازانێت ئەوە حەقی ئەو فەقیر و هەژارەیە کە پێویستیان پێیەتی، لەوانەیە نەخۆش بێ پێویست پێویستی بەو پارەی ئەوە بێت تا زیندوو بێتەوە بەداخەوە. جا ئەگەر حەزەکەن خوا لێتان خۆش ببێ بەخیلی مەکەن، بەخیل مەبن، ڕەزیل مەبن، ڕەزیلی قیمەتی نییە. خەڵکەیە ئەمەنە پارە هەڵەگری ئەمەنە هەڵەگرێت تا لە ئەخیرە ژنەکەیشی نازانێ، ئەمرێ ژنەکەیشی نازانێ پارەکارەکوێ. خەڵکی زۆر پارەکە گشتی فەوتیان کەس نەیزانی چی بەسەرا. ئینسانی مسلمان نابێ ڕەزیل بێ. تۆ مسلمان هاتووی بۆ مزگەوت ڕەزیل مەوە، بەقەدەر تو من ناڵێم هەرچی پارە تێ بیبەخشە. خوای تەعالی لە قورئانە فەرمێ وا مەکە،
حرچیان لە ناو دەسەکەشی بڕژێ و ئەفەرمێش وایش مەکە دیناری لێ دەرنەچێ ئەفەرمێ وا بکە بەشی خۆت و ماڵ و مناڵ و هەمووی بابنێرێتەوە تۆزێک ئەم لاولایش کە ئەڕشێ بیبەخشێنە بە خەڵکی ترە لە ڕەمەزانە لە هەر کاتێکی ترە ئەگەر خوای گەورە بۆتی کرد. فەرمودەی ژمارە 193 باشتر وایە لە کێشانە و پیاوانەدا سەرقورس بکێشیت بۆ کڕیار. عن جابر رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم اشترى منه بعيرا فوزن له فأرجح. رواه البخاري 2604 ومسلمش 615. پیغمبری خوا صلی الله علیه وسلم صحابەیە حشترێکی کڕی بە پارە یعنی بە شتێک بە مقدارێ پارە کاتێک پارە و کاتە ئەکێشێرنا یعنی وەهین ئەکێشرا یعنی ئاڵتونەکە یان زیوەکە بە قەپان ئەکێشرا. پیغمبری خوا صلی الله علیه وسلم بۆی کێشا مەسەلەن کیلۆیەک زیو حشتەکەی بە کیلۆیە زیو کڕی فەرمووی زیادی کەن بیکەن بە کیلۆ شتێک یعنی ئینسان کاتێ شتە فرۆشێ با سەرقورس بێ با سەرقورس بێ ئەو سەرقورسیە تەسیرت تێ ناکات بەرەکە دەخاتە ماڵەکەتەوە. قەت دایمەن ڕەزیل مەبن خۆشەویستەکانم لە معاملە دڵنیا بە بەرەکەتی تایە. پیاوێک مەناسی لەو کفریە ناوی حاجی حەسەن فیشەکیە لەوانەیە خزمیان دێکتان بێ ئەم پیاوە لە کێشانە و پیاوانەیە ناوی دەرکردبوو ئێسەش خوا ڕەحمی بە ماڵ و مناڵی کردووە ئێسەش خۆی وەفاتی کردووە ماڵ و مناڵەکەی دوو ژنی هەبوو چەندێک کوڕ و چەندێک کچ خوا ڕەحمی بە گشت کوڕ و کچەکانی کردووە. کاتێ شتی ئەکێشا ئەو قەپانەی وەپەڕۆیەک ئەسڕێویت نەکا خۆڵ نشتێتە بانیەوە دوسێ زەڕە وەلایەکە قورس بێت. کاتێ بۆ نمونە کابرایەوتی من ڕۆژە ڕۆیشتنتە لای حەبلم لێ کڕیوە حەبل وتی حەبلەکان دانرابوتم مامە حاجی ئەم حەبلە متری بە چەنە وتی ئەمەیان متری بە 100 فلسە ئەمەشیان متری بە 110 فلسە. ئەیوتم مامە حاجی ئەم دوانەیەکیە نین وتی بەڵێ کوڕم یەکێکن. ئەیوتم ئەی بۆ ئەمە 110 و ئەمە 100 وتی ئاخر من ئەمەیان کە کڕیمە بە 75 فلس کاتی خۆی کڕیمە بۆیە ئەیدەم بە 100 فلس بەڵام ئەمەی تریان گران بووە بازار بە 100 کڕیمە ئەیدەم بە 110. ئەیوتم ئەمەش بکە 110 وتی نابێ من ئەوە نابێ زیاد بخەمە سەری با ئەمە بڕوا وتی آخر کەس ئەمە ناکرێ وتی قەیچێکە کەس ئەمەی تریان ناکرێ هەتا ئەمە مابێ وتی قەیچێکە با ئەمە بڕوا خۆ من ئەمە خانجازی لێ یەکەم دوای ئەمە تەواو بوو ئەتێتە سەرەوە. مارکێتەکان ئێمە وان کاتێ زەیت گران بوو وتیان ئەم زەیتە ئێمە بە 3 کڕیمانە بابی لێنە 3.5 ئەم بتڵی یان یەکسەر کردیانە 4. نازانم ئیسلامەتیەکەی ئێمە پێویستی بە دووبارە بوونەوە هەیە چونکە ئەم حەدیثانە بۆ ئێمە هاتووە بەس کەس گوێی لێ ناگرێ بەداخەوە. فەرمودەی ژمارە 194 فەزڵ و گەورەی شارەزابوون لە ئاینە زۆر گرنگە. ئێستا ئێمە لێرە دانیشتوین طبعا شەوی لەیلەتول قەدرە یەکێک لە گرنگترین شتەکان ئەوەیە کە تۆ دانیشتوی گوێ لە حەدیثەکانی پێغەمبەر ئەگری شارەزا ئەبی لە دینە زۆر فەزڵەکەی گەورەیە. عن معاوية رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم من يريد الله به خيرا يفقهه في الدين. بخاري هفتاويك مسلمش 1037 ئەفەرمێ خوا ئەگەر خێر و چاکەی بە هەر کەسێک بێ شارەزایەکە لە دینە. ئێستا کێ لەنا ئەم جەماعەتە زۆر شارەزایە خوا زیاتر ئەوی وەکو چۆن بڵێ خێری بە ئەو ئەوێ. شارەزابوون نیعمەتێکی زۆر گەورەیە هەر کەسێ شارەزا ببێ لە دینە ئەوە دلیل ئەوەیە کە خوا خێری بەو کەسە ئەوێ. بۆیە هەوڵ بدەن شارەزا بن لە دینە هەوڵ بدەن ڕۆژانی جمعان على الأقل تۆ ئەگەر هەر کاسبی مەجالت نییە ڕۆژانی جمعان ئەمەنە بە گرنگی بیگرە بێ استعداد وەرگرە کامل مامۆسا چیوت وەریگرە یەکسەر حەفزیکە لە مۆبایلەکەتە وتارێکت گوێ لێ ئەوێ یان شتێکت گوێ لێ زۆر بە جددی بیگرە بۆ ئەوەی شارەزابی لە دینە حەیفە شارەزانەبی لە دینە. ئەم هەموو وەسائلە تازە ئەمە ئەنتەرنێتە ئەمە مۆبایلە ئەمە یعنی تەلەڤیزۆنە هەموو شتێک ئەمڕۆ ئاسان بووە بۆ ئەوەی علم و شارەزایی زیاکە حەیفە کەم تەرخەمی تیا بکەیت. فەرمودەی ژمارە 195 کاتێک زانایان نامێنن خەڵکی گومڕا ئەون. عن عبد الله بن عمرو بن عاص قال سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول إن الله لا يقبض العلم انتزاعا ينتزعه من الناس ولكن يقبض العلم بقبض العلماء حتى إذا لم يبقى عالم اتخذ الناس رؤوسا جهالا فسئلوا فأفتوا بغير علم فضلوا وأضلوا. بخاري 100 مسلمش 2600
هەفتاوسێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ بێگومان خوا لە آخر زمانە طبعا زانست نامێنێ تا بێکەمە بێتەوە زانستی شەرعی جا پێغەمبەری خوا فەرمێ ئەوە نییە لە آخر زمانە خوا زانستەکە هەڵگرێ خوا نایە زانستەکە هەڵگرێ نا بەڵکو زانست بەچی نامێنێ بەوەی عولەما ئەمرن کە عولەماکان مردن و نەمان ئەمجا خەڵق ئەڕوا کێ ئەکاتە سەرکردەی خۆی جاهیل هەروە خەڵکە وەڵا قورتێ و هیچ نازانێ لە دینا بۆتە عالم کە ئەو خەڵکانە پەیا بوون طبعا دائما خەڵکی نەزان قەت پرسیاری لێ بکە ناڵێ نازانم یەکسەر ئەڵێ ئەزانم هەرچی لێ بپرسە عیبی تێبێژە وەڵا من ئەمە نازانم بەڵام عولەماکانی ئێمە ئیمامی مالک لە ئەسپانیاوە وەفدێک هات بۆ لای ئیمامی مالک هات پرسیاری 42 پرسیاریان هێنا بوو بۆ ئیمامی مالک پرسیاری لێ بکەن چونکە خەڵکی ئەسپانیا خەڵکی ئەندەلوس لەسەر مەذهبی ئیمامی مالک بوون هاتنە خزمەتی ئیمامی مالک 42 پرسیاریان لێ کرد 6 پرسیاری جواب داوە 36 وتی نایزانم ئەی وتیان ئاخر ئێمە لێوە هاتین 2 مانگ بەس هاتین 2 مانگتر ئەبێ بڕۆینەوە يعني ئەوە نە لێوە من بڕۆوە بڵێم پیان بڵێم ئیمامی مالک وتی نازانم وتی پیان بڵێ ئیمامی مالک وتێتی نازانم ئەی خۆ من قیامەتی خۆم ناستوێنم لەبەر خاتر تۆ پرسیار لە منەکەی من نایزانم خۆ نابێ بڵێم ئەزانم ئەمە عالمە بەڵام نەزانەکان هەرچی پرسیارێکیان لێکەی ئەڵێ زانین ئیمڕۆ سەرقوتی نەزان ئەمەنە زۆر بووە سەر لە مسلمانان تێکەدا ئەوەی کە لە یوتیوب و لە تیکتۆک و لە فەیسبوک گشتی هەر ئەوە بڵاوێکەنەوە کەس وە بێ ئەوەی هەر بەس ڕیشێکی دێ دانا و ئەمامەیەکی خستە سەر لای عالەمتر ئەمە خەڵک عالمە بەڵام خۆی چیرۆگێڕێکە خۆی کابرایەکی هینە بەڵام بۆتە عالم لەبەرەوەی عولەما نەمان خەریکە نامێنێ خەڵک سەرانێکی نەفامەکەنە ئەو سەرە نەفامانش فتوا ئەدەن فتوای خەتەر بە کەیفی خۆیان دەم ئەڕێسێنن بەم لاو بەو لای ئەوە نەحەساوە فتوای خەتەریش درا خەڵک گومڕا ئەبێ خەڵک سەری لێ تێکەچێ توندڕەوی بڵاو ئەبێتەوە لە ناو دیناجات توندڕەوی دین کوژە هەر کاتێ دین توندڕەوی تێکەوت ئیتر ئەو دینە سبحان الله سقوطەکە طبعا بعالمیش واکە توندڕەوی دروست ببێ ئیتر گومڕا خەڵک گومڕا ئەبێ ئەو کاتە فتوا ئەدەن فتواکانیان ئەبێتە مای ئەوەی خۆیان و خەڵکیش گومڕاکەن زۆر خەتەرە خۆشەویستەکان فرمودەی ژمارە 196 خۆشەویستەکانم گەورەی و فەزلی ذکرکردن بۆیە ئەمانە ئەیڵێمەوە لەبەرەوەی ئێمە ذکرەکەین بۆی بزانن چەندێک گەورەیە فەزلی ذکرکردن عن أبي موسى الأشعري عن النبي صلى الله عليه وسلم قال مثل الذي يذكر ربه والذي لا يذكر ربه مثل الحي والميت إمام بخاري أيجرته لجمارة 6407 واتا نمونه أو كسي كوا ذكري خوا أكا لقال أو كسي كذكري خواناكا وكو نمونه مردو زندوه مردوكا أويا كذكري خواناكا زندوكا أويا كذكري خواي تعالى أكا لعائشة وخواي للرازي بها همان حديث هاتوه كإمام مسلم أيجرته جمارة سياسته هفتاوسي أفرمي كان رسول الله صلى الله عليه وسلم يذكر الله على كل أحيانه في غمر إخوة صلى الله عليه وسلم حردم ذكر يكرد حتى خوي لي أكود بس بخبر بوايا دمي بذكر بو بس بخبر بوايا دمي بذكر بو في غمر إخوة صلى الله عليه وسلم إما الزور بيويس من بذكر كردنا زور بيويس من بذكر كردنا خواهي تعالاش لقرآن فرمي واذكروا الله ذكرا كثيرا وصبحوه بكرة وأصيلا لحديث جمارسته نوتهاج دو ذكر من بو باسكات كزور قوريه في غمر إخوة صلى الله عليه وسلم سبحان الله وبحمده سبحان الله العظيم عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم كلمتان خفيفتان على اللسان ثقيلتان في الميزان حبيبتان إلى الرحمن سبحان الله وبحمده سبحان الله العظيم بخاري 6406 مسلمش 2694 دوشة هي دوشة وتنيا لسر زمان زور آسان وسوكا لا ترازوي روجي قيامتها زور قرصة لا يخواي پروردگار زور خوشويسته سبحان الله وبحمده سبحان الله العظيم أم ذكراه دائما بيكا قتل بيتان نشي فرمديج ما نصت نوت النوم عن أبي أيوب الأنصاري رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال من قال لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير 10 مرات كان كمن أعتق 4 أنفس من ولد إسماعيل بخاري 6404 مسلمش
2693 واتا پیغمبر خدا صلی الله علیه و سلم فرمی هر کسی دجار بڵێ لا اله الا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير وك هو دا عبد لكركان اسماعيل پیغمبر عبونه تكويله لدجار دس خلكان او ازاديان بك بباري خوي اگر دجار بي ليله روجك وك هو دا عبد لكركان پیغمبر اسماعيل ازاد کرد به او انا اجاكي گوري لبرو خوش يسكن با هو بدين دائما دم الذكر بين قد ذكر كان من لبير نتشي إن شاء الله تعالى يا ربي خويا الرحمن بيبكي هداية من دي نوري إمام بخيت الله من وموفق من بكي سركوتو من بكي دم بذكر بين خويا أهل خير وصدقه وشاكا كردين بين